بسم الله الرحمن الرحیم. نەخشە ڕێگەیەکی دڵسۆزانەی ڕوون بۆ پاراستنی هەرێم لە پتر بووکانەوە و لێنەوچوونی مامۆستا عەلی باپیر. کاردانەوەی زۆری بەدوای خۆی داهێنا بە جۆرێک کە هاوڵاتیان ئەم کارەی مامۆستا عەلی باپیریان بە نەخشە ڕێگەیەکدا دەنێن بۆ دەرباز بوون لەم بارودۆخە و هەلومەرجەی ئێستای هەرێمی کوردستانی تێکەوتووە. هاوڵاتیان باز لەوە دەکەن لەم کاتەدا مامۆستا عەلی باپیر هەوڵی داوە کە بەرپرسان لەم بارودۆخەی کە هەرێمی کوردستانی تێکەوتووە ئاگادار بکاتەوە. باز لەوەش دەکات کە ئێستاش زووە بۆ چارەسەرکردنی کێشەکان چونکە بارودۆخەکە لە لێواری تەقینەوەدایە. دیارە لەم کاتەیە کە قەیران و کێشەکان لە سەرێک کەڵەکە بوون بەڕاستی ئەوانەی بەرپرس و شتیان بەدەستە خۆیان کەڕ و کوێر و کاس کردووە. لەم کاتە شەمامەستا ویستوێتی بەڕاستی بە شێوەیەکی فعلی ئاگاداریان بکاتەوە لە هەموو ئەو کێشانەی کەوا بەربەرۆکی ئەم خەڵکەی گرتووە و پێشم وایە ئشتا کات ماوە بۆی کەوا بتوانن بەگوێی مامۆستا بکەنیان بەپێی ئەو نەخشەیە کار بکەن چونکە هەر ناوی نەخشەکە خۆی دڵسۆزی و خەمخۆری پێوە دیارە کە مامۆستا عەلی باپیر ئەوێ ئەم خەڵکە ئاگادار کاتەوە کەوا لەوەی ئێمە کە لە لێوارێکی تیاچوونین بەڵام ئشتا کاتیش ماوە بۆی کەوا بتوانین ئینشاڵڵا بتوانین ئەم کێشەیە بەرەو پێچەوانە بەرینەوە و ئینشاڵڵا کێشەکانی چارەسەری بۆ داناوە. بەشێکی تر لە هاوڵاتیان باز لە کارێزمای مامۆستا عەلی باپیر دەکەن کە پێویستە میلەتی کورد شانازی پێوە بکات چونکە تەنها لە بازنێکی داخراودا بۆ حیزبەکەی کار ناکات بەڵکو ئیش لەسەر ئاسی نەتەوەکەشی دەکات بە تایبەتی ئەو کاتانی کە تووشی کێشە و گیر و گرفت دەبێت و خاڵی چارەسەرکردنی کێشەکانیش ئاشکرا دەکات. ڕێز مامۆستا عەلی باپیر یەکێکە لەو کاریزمانی کە ئەمڕۆ ئەتوانم بڵێ میلەتی کورد پێویستە شانازی پێوە بکە چونکە بەڕاستی کەسێکە لە بازنەیەکی داخراوی حیزبایەتیا بیر ناکاتەوە بەڵکو لەسەر ئاستینەتەوەیی بیر ئەکاتەوە بۆیە لە هەچ کاتێکە کەنێتەوە کەمان یا گەلەکە تووشی گرفتێک بوو بێ ئەو قسەی خۆی هەبوو ویستوێتی چاوڕۆشنی هەم بۆ خۆی و هەم بۆ سەرکردە کوردەکانیش سەرکرداتی کوردیش بەرچاویان ڕوون بکات چونکە بەڕاستی ئەو وەکو خەمخۆرێک ئەڕوانێ نەک وەکو کەسایەتێک کە خەریکی بازرگانی بێ یاخۆت خەریکی کۆکردنەوەی کۆمەڵە دەنگ بێت بۆەوەی کە خۆی بەرێتە پێشەوە بە دڵنیاییەوە پەنجەی خستووەتە سەر گرفتەکان و شوێنێکی داناوە ئەگەر بێت و سەرکرداتی کورد گوێی بۆ بگرێت و لە ڕاستیای جیاوازیەکی زۆر گەورە لە نێوان خودی جەنابی مامۆستا عەلی باپیر و بەرپرسانی تری هەرێمی کوردستانە ئەوەیە مامۆستا خەمی تایبەتی و بەرژەوەندی تایبەتی خۆی و خزم و کەسوکاری نییە بەڵکو خەمی گشتی و خەمی میلەت و خاک و وڵاتی هەیە. ئەمە ئەو جیاوازیە گەورەیە بەرپرسانی کە ڕەنگە وا پیشان بن کە خەمخۆری خاک و وڵات و نیشتیمان و هاوڵاتیانن بەڵام لە ڕاستیامە بەکار و کردەوە و بە حکومڕانیەتەکەیانەوە ڕەنگ نایاتەوە. بەڵێ من دوای ئەوەی گوێبیستی نەخشە ڕێکە بووم بۆ خۆشم خوێندمەوە تاوتوێم کردووە بە وردی یعنی بینیمەوانێک کە چارەسەری زۆر گونجاو چارەسەری زۆر چاک زۆر ڕیشەییتیایە ئەگەر بێت و بەرپرسان و بڕیار بەردەستان ئیرادی ئەوەیان هەبێت کە ئەو چاکەیە ئەو چاکسازیە بکەن. لە کاتێکدا بەهۆی کەڵەکەبوونی قەیرانەکان و خراپی دۆخی ژیان و گوزەرانی هاوڵاتیان و هێرش و پەلاماری وڵاتانی دراوسێ بۆ سەر ناوچە سنووریەکان و شکستهێنانی حکومەت لە دۆزینەوەی ڕێگا چارەیەک نەخشە ڕێگاکەی مامۆستا عەلی باپیر کە لە ژێر ناوی نەخشە ڕێگەیەکی دڵسۆزانەی ڕوون بۆ پاراستنی هەرێم لە پتر بووکانەوە و لێنەوچوون بڵاوی کردەوە تا ڕادەیەک هیوایەکی بۆ چارەسەر و تێپەڕاندنی قەیرانەکان گێڕاوەتەوە ئەگەر بێت و دەسەڵاتدارانی هەرێم بەدەم پەیامەکەوە بچن و بە بەرپرسیارەتی شانی خۆیان هەستن. هەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلەیمانی.